ئای حەق بوویتەتە کاڵایەکی گران لە کۆمەڵگایە، بوویتەتە مارکەیەک لە کۆمەڵگایە، هەموو کەسێ نایوێرێ خۆی لە قەڕێبا چونکە باج و زەریبەکەی قرسە. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی یا حەق لەم تەبقە لی صاحبا ولا صدیق. ئای حەق هاوڕێ و ڕەفیق و دۆست لە دەورم نەهێشت. حەق بۆ نەتاڵی بەڵام جوانی، حەق بۆ نەقورسی بەڵام پوختی ڕێکی. عەلیەک ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە ناو کەڵە پیاوانی ئەم ئیسلامە بڵێ حەق تۆ هاوڕێ و ڕەفیقت بۆ نەهێشتم. ئەی ئەمەی داما و لەم سەردەمە چی بڵێین؟ ئەی ئەمەی کڵۆڵ و کزۆڵ لەم سەردەمە چی بڵێن؟ گریانم بۆ حاڵی خۆم دێ پاشە بۆ حاڵی ئومەت.